سڵاتان لێبێ عزیزان، من ڕێبینم لە پرۆگرامێکی نوێی ساڕێژدا لەگەڵ ئەوەی خۆشەویستدا بەردەوام دەبم. لەم پرۆگرامە نوێدا باسی یاری لەشجوانی دەکەین، باسی کاریگەری تەواوکەرە خۆراکیەکان دەکەین لەسەر جەستەمان. هەروەها باسی ئەوە دەکەین ئەو هۆرمۆناتانەی کە بەکاردێ بۆ لەش چ کاریگەریەکیان هەیە لەسەر لەشمان. ڕاهێنانی لەشجوانی سوودی زۆری هەیە بۆ باشترکردنی تەندروستی گشتی لەش. ڕاهێنانەکان بەهێزی و قەبارەی ماسوولکەکان زیاد دەکات و مەترسی مردن بە شێرپەنجە و نەخۆشی دڵ و گورچیلە و چەندین نەخۆشی دیکە کەم دەکاتەوە. خۆشبەختانە لە ئێستادا هاوڵاتیان بە شێوێکی بەرچاو ڕوو لە هۆڵەکانی لەشجوانی دەکەن و گرنگیەکی تایبەت بە جەستە و تەندروستی خۆیان دەدەن. ڕێگە تەندروستەکەی یاری لەشجوانی چۆنە؟ ئەمڕۆ ئێمە لێرە پێتانەڵێین کە چۆن یاریەکان ئەنجام بدەن. هەروەها ئەو خواردنانە کامانن کە ئەبنە هۆی گەورەبوونی ماسوولکەکان، هەروەها ئەو خواردنانە کامانن کە کێشی لەشمان دابەزێن. بجوڵینەوە بۆ جیهانێکی باشتر. سڵاوتان لێبێ عزیزان. لەم پرۆگرامە نوێدا لەگەڵ مامۆستا ئاراز لەگەڵتان بەردەوام دەبین کە لە ساڵانی ڕابردووە یەکێک بۆ لە پاڵەوانەکانی عێراق باسی یاری لەشجوانەیەکەین سەرجەم ئەو پرسیارانە ئێوە کە هەتانە ئاراستەی مامۆستایەکی. لە مامۆستا پرسین وەکو پرسیاری یەکەم کە زۆر جار باسی یاری لەشجوانەیەک لێت چییە، چەند جۆری هەیە. ئەمڕۆ ئێمە دەست بە بەرنامەکەمانەکەین سەرەتا بەو پرسیارەی. مامۆستاجان پێم بڵێ چەند جۆری یاری لەشجوانیمانێت؟ سەرەتا ئەتوانین باسێکەین بڵین بۆ ئەو کەسانی کە کێشیان بەرزە کێشیان زۆرە دێن بۆ هۆڵەکانی وەرزش وەرزەکانیان دائەبەزێنن. بەشێکی کێشیان هەیە کە زەعیفن، حەز ئەکەن ماسوولکە دروستکەن، ماسوولکەیەکی جوان. ئەوانیش جۆرێکی ترن کە دێن بۆ هۆڵەکانی لەشجوانی کە دێن ئەوانیش وەرزش ئەکەنەوە لێرە. هەندێک هەیە بۆ چارەسەرش بێن مامۆستا؟ بەڵێ بەتەکید زۆر حاڵەتمان هەبوو، ئێمە زۆر کەیسمان هەبووە هاتوو بۆ ئێرە دکتۆر ئەیانێرێ بە دەرەجە یەک کە کێشەیان هەبووە کە عملیاتیان کردووە لە جونگەکانیان لە ئەژمەکانیان لەو شوێنانە کە دێن لێرە ئێمە بەپێی توانامان هاوکاریان ئەکەین و زۆربەی زۆریشان چاکبوونەوە لەخوا بەزیێ. باشە مامۆستا پرسیاری ئەوا کرێ بۆ نمونە ئەگەر کەسێک بێوێت لە شولارێکی جوانی هەبێ و ماسوولکە دروست بکات، ئایا کە سەرەتا دێ بۆ لای ئێوە قەڵەو بێ باشترە یاخود لاواز بێ؟ بەڵێ چکە هەندێک بیستو ماڵە لەگەڵ قەڵەو بێ بۆ نمونە یەکسەر چاورێکات توێتەوە و ماسوولکە دروستە بێ. ئەو شتە ڕاستە؟ ئەوە زۆر ڕاست نییە، چونکە ئەو کەسە احتیمال دەکاتە سەر کتلەی عەضەلی لەشی کەسەکە کە تۆ کەسێک قەڵەو هات بۆ جیمەکە معنای ئەوە نییە لەژێر ئەو هەموو چاوریەوە ماسوولکە بێت. سەرەتا باشتر وایە ئێمە ئەو چاوریە هەڵدەین تۆزێکی لێ کەم بکەینەوە، بەڵام لە هەمان کاتە جیناتی ئەو کەسە زۆر دەورە ئەبینێت لەگەڵ چی لەگەڵ ئەوی کە خۆراکێکی باش بخوا بەڵکو بتوانێت سوود لەو وەرزشە بکات و بەڵکو بتوانین بیکە بە ماسوولکە لە لەشیا. باشە مامۆستا باسی دروستبوونی ماسوولکە بکەین. بەڕاستی ماسوولکە و قورسی و گرانی تایە ئەبینین یاریزانە لەشجوانەکان بەردەوام خەریکن و ڕۆژی ینی هەفتەی سێ چوار ڕۆژ دوو کات ژمێر خۆیان ماندووەکەن. خۆی شتەکە بە ئاسانی دروست ناکرێت، یعنی تۆ کەسێک ئەگۆڕی لە حاڵەتێکەوە بۆ حاڵەتێکی ترەوە ئەو ئاسان نییە. یعنی خەڵکێکی زۆر هەیە کە وەزندا ئەگرێت 10 کیلۆ 20 کیلۆ لە ماوەی 5 مانگ لە ماوەی 6 مانگا، ئەوە شتێکی ئاسان نییە. بە هەمان شێوەش ماسوولکە بە هەمان شێوەچێتە ئەو پرۆسەیەوە کە خواردن بخوا و کە خەوتنیی باشی هەبێ بتوانێت بگاتەوە ئاستە و ماسوولکە دروست کات. باشە مامۆستا، ئێستا یاریزانێک دێ بۆ لای ئێوە سەرەتا ئێوە کۆرسێکی بۆ نووسن. بەڵێ کۆرسەکە لەسەر چ بنەمایەک بۆ نووسن؟ بۆنە لەسەر بنەمای لاوازی جەستەی یاخود قەڵەوی چۆنی بۆ نووسن؟ ئێمە دوو جۆری کۆرسمان هەیە بۆ ئەو کەسانە کە ڕۆڵ لە ئێمە ئەکەن. یەکێ لەوانە ئەگەر کەسێکی ئاسایی بێت ئێمە کۆرسێکی ئەدەینە بۆ نمونە بۆ 35 هەتا 40 ڕۆژ بێت لەسەری ئەڕوا. مەبەستمان لەو کۆرسە سوکە چییە؟ ئێمە ئەو کەسە ئامادەکەین کە وەرزش بکات توش ئیسابات نەبێ. ئەوە خاڵ یەکەمە گرنگە لای ئێمە. دواتر کە لیاقەی بەرزکەینەوە بتوانین ئەو کەسە بۆ مانگی داهاتوو بتوانین کە کۆرسێکی قورستری بۆ دروستکەینەوە. ئەو کەسانی کە قەڵەویشن هەوڵ دەین کۆرسێکیان بۆ ئامادەکەین ڕێژەی کاردیۆی تۆزێ زیاتر بێت لەگەڵ چی لەگەڵ خواردنەکەی، چونکە وەرزش بەبێ خواردن هیچ سوودێکی نابێت. باشە مامۆستا، ئەگەر باسی خواردن کرد ئەو خواردنانە چین کا بنە هۆی بۆ نەدروستبوونی ماسوولکە بە شێوەیەکی یعنی گشتی؟ بەڵێ خۆی ماسوولکە دروستبوونی ماسوولکە لە پرۆتینەوە دیە. جا جۆری پرۆتینەکان جۆری حیوانی هەیە. حەزەکە جۆری خواردنەکان ڕاستەوە خۆ دیاری؟ بەڵێ لە گۆشتەکانە هەیە، گۆشتە سوورەکان بە تایبەتی ماسی، سەلەمون، تونا ڕێژێکی زۆر باشی پرۆتینی تێیە لەگەڵ سنگی مریشک بە دەرەجە یەک گۆشتێکی زۆر بە سوودە لەگەڵ هێلکە.
ملکی کە لە بازارە هەیە سەوزەواتەکان زۆر بە سوودە سەوزەکان ئەلیافی تایە باشە یارمەتیدەرێکی زۆر بەرزە بۆ هەرسکردن بۆ بەڵێ حەزمی خواردنەکانە و جگەلەوەی کە فیتامیناتێک و معدنێکی زۆری تیا کە ئینسان بابەتی چەرز چیە مامۆستا زۆر باسەکرێ ئەوانەی کاڵەن چەرز بخۆن چەرز بۆ گرینگە بۆ ئەوانەی یاری لە جوانێکە بەڵێ پرسیارێکی جوانە ئەو چەرەزاتە با بڵین دوهن سەحیتایە لە جاتی ئێمە بڕین ئەو زەیتە خراپە بخۆین نازانین بەچی جوارێک و شێوازی دروست کراوە ئەو چاوریە سروشتیە هەیە ئەتوانی وەرین لە ڕۆژانە تقریبان لە 50 غرام زیاتر نەبێت کە زیاتر بێ سعرا جگەر ئەیکا بە چاوری لە لەشکۆ بێتەوە بەڵام ئەو ڕێژەی مەترسی نابێت باشترین نیشیان کاتجوایە فستەقی حەلەبی با بڵین لەگەڵ جۆز و بادەم باشترینیان ئەوانە باشە کەسێک دێ بۆ ئێرە ئەوێ لەشی دابگرێ باشە وەزن دابگرێت خواردنی ئەوان جیاوازە بەتاکی جیاوازە توانی باسی ئەو خواردانەش بڵێ ئەو کەسانی کە دێن وەزن دابەزێنن ئەوان زۆر گرنگە یەکەم خەوەکەیان کاتی خەویان زۆر لە کاتی خۆیان بێ دوو هەوڵ دەین ڕێژەی کالۆری زیان کەم کەینەوە لەگەڵ کاربۆهیدراتیش بە هەمان شێوە لەگەڵ خواردنەوەی ئاو بە ڕێژەیەکی باش کەم نەبێت لەگەڵ وەرزشەکە بە شێوەیەکی تەندروست ئەو زۆر پێویستە زۆر باشە یاریزانێکی لەش جوانی پێویستە ڕۆژانە چەند گرام پرۆتین وەرگێت بەڵێ بە شێوەیەکی گشتی بەرامبەر بە هەر کیلۆ لە لەشی 2 غرامونی پێویستە و باشترینی ئەو پرۆتینەی کە وەریگرێ لە هێلکەیە دەرەجەیەک دواتر لە سنگی مریشک ئەنجا لە ماسی سەلەمۆن ئەوەنە باشترین ڕێژەی پرۆتینیان تایە زۆر بە مەرجە هەموو ڕۆژ هەر ئەو سێ جۆر خواردنە لە خواردنەکانیا هەبێ یاخود ئاسایی ڕۆژێکیان سنگ وەرگێ و ڕۆژێکیان ماسی وەرگێ بڵێ لەبەر ئەوەی بێزار نەبێت لە خواردنەکان دووبارەکردنی خواردنەکان بێزار ئەبی بۆ نمونە تۆ هەموو بەیانە 5 هەلکەیە بخۆی بۆ کەسێکی ئاسایی بێزار ئەبی نیۆڕە هەموو ڕۆژ سنگی مریش بخۆی بێزار ئەبی بۆیە باشتر وایە گۆشتی سووری تیابێ هیچ جۆرەکە گۆشتی بەرخی تیابێ بەڵام بەبێت چاوری لەگەڵ ماسیەکان بە هەموو جۆرەکانی زۆر باشە مامۆستا باسی تەواوکەرە خۆراکەکانەکەین تەواوکەرە خۆراکەکان چین کە بەکاردێن بۆ یاریزانێکی لەرجوان بڵێ بە شێوەیەکی گشتی ئێمە پرۆتینمان هەیە پرۆتینیش دابش ئەبێتە چەند لەڤڵێک با بڵێن باشترینیان هایدرۆوەیە ئەویان ڕێژەی پرۆتینی زۆر بەرزە بەلای کەمەوە 30 غرام پرۆتینی تەیە و لە لەشیشە بە 20 دقه ئەچێتە ناو ماسوولکەکانەوە هەزمەکرێ ئەو شتێکی زۆر بەسوودە لەوە کەمتر ئایزۆدیێر ئەویشیان تقریبا بە نیو سەعاتێکە چێتە ناو ماسوولکەکانەوە لەوەش نزمتر هەمانە پرۆتینی ئاسایەوەی پرۆتینە ئەوەش نیو سەعات زیاتری پێچە هەشمانە جۆرێکە من زۆرم حەز لێنە ماسە بۆ ئەو کەسانە بەکارهێنرێن کە زەعیفن چێشیان سەرخن ڕێژەیەکی زۆری سعرەت حرارەتیە بەڵکو لەشی کەسەکە قەڵەو بێت چور بێ و پرۆتینێکی زۆر کەمی تایە ئەوەیە جۆرەکانی و جگە لەوەش کە هەمانەکە ئەمینۆ ئەسیدمان هەیە باشترینە کە وەرێکی ڕاستە خۆ بەبێ ئەوی هەزم بکرێ ئەچێتە ناو ماسوولکەکانەوە گلوتامینیشمان هەیە ئیشمان هەیە ئەوە شتێکی زۆر باشن لەگەڵ کریاتین زۆر باش مامۆستا باسی یاری کاردیۆ کرێت زۆر ئایا یاری کاردیۆ بۆ کێشدابازاندنە یاخود لە دوای یاری بکرێ وەکو پمپێک بۆ ماسوولکەکان بۆ گەورەبوونی ماسوولکان پێویستە پرسیارێکی زۆر جوان و لە جێخۆیەتی ئەگەر کاردیۆ ئێمە سەرەتا بۆ نمونە نیو سەعات پێش وەرزش بیکەین ئەنجا وەرزش بکەین ئەوە کاردیۆی پێ ئەڵێن بۆ دابەزاندنی چێش ئەبێ زۆر وریابین لەوە بەڵام من یاریزانێکی لەش جوانم وەرزش ئەەکەم بۆ نمونە بە 45 دقه 50 دقه دواتر 10 دقه یان چارێکێ بە پێی کات و توانام کاردیۆ بکەم ئەوە چێشدا نابەزێ ئەوە سوودێکی تری هەیە جگە لە کاردیۆی یەکەمەکان کە باسم کرد لێدانی زۆر بەهێز ئەکا پێ ئەڵەن کاردیۆلۆژی خۆی کاردیۆ لە کاردیۆلۆژیەوە هاتووە لە کێشەکانی دڵەوە هاتووە بۆیە کە تۆ کاردیۆت کرد زۆر پێویستە هەموو ڕۆژنێکی ڕۆژنەڕۆژێکی زۆر سوودی لێوەرەگریت کەواتە یاریزانێکی لەش جوانی کە لاوازەوە ئەوێ ماسوولکە دروست بکە پێویستە کاردیۆ لە دوای یاریەکان بکە بەڵێ بە تەشید وایە دوای تەمرین کە بیکە چی ئەکا لێدانی دڵ زیاد ئەبێتەوە کە لێدانی دڵ زیاتر بۆەوە بڵاوبوونەوەی پرۆتین و ئۆکسسیجین زیاتر ئەبێت لە لەشە زۆر باشە باسی بابەتی هۆرمۆنات دەکەین بیستومانە کە لە هۆڵەکانی لەش جوانیە بابەتی هۆرمۆنات زۆر بەکاردێت چ وەک دەرزی بێ و شتەکانی ترش بێ ئامۆژگاری تۆ چییە بۆ هۆرمۆنات بەکاری بێنن بەکاری نێنن چکاتێ بەکاری بێنن و ئەگە پێم بڵێ زیانەکانشی چییە؟ بەڵێ قسەیەکی عەرەبی هەیە ئەڵێ سەیف دوو حەدەین هۆرمۆناتیش بە هەمان شێوە ئاوها یان ئەوەی بە سەلامەتی تێ ئەپەڕێی ئەگەی بە ئامانجەکەی خۆت یان ئەوەی ئەتکوژێت بە کورتی و بە کوردی بۆیە سایدیفکتێکی زۆری هەیە تەسیل لە مێشکەکە تەسیل لە گورچیلەکان ئەکا لە جگەرەکە ئەکا جگەری کەسەکە ئەکا سایدیفکتی زۆرە بەڵام لە هەمان کاردا سوودیشی هەیە بۆ دروستکردنی ماسوولکە بۆ زیاتر زەخامەتی عەزەڵی ئەوە سوودەکانێتی بە شێوەیەکی کورتی
بەڵام ئێمە قەت لەگەڵ ئەوەنین کەسێکە بێتە هۆڵەکانەوە ڕوو لە هەرمۆنات کات چونکە کوشندەیە بەڕاستی. دووبارە سلااوان لە بیاسیسان مامۆستا پێم بڵێ کە کاریگەری خەوت چییە لەسەر یاریزانانی لەرجوانی؟ بەڵێ پێشەکە ئێمە ڕوو لە هەموو یاریزانەکانەکەین کە زیانەکانی کەم خەوتن دەبێت پێیان بڵین. باش زیانەکانشی ئەوەیە کە زوو ناخەون کە ئێستا ینی بڵاو بۆ تۆ لەناو هەموو یاریزانەکانە کە درەنگە خەون ئەو شەوەیە کە ماسوولکەی هیچ بە هیچ شێوەیەکی گەورە نەبوو هیچ ئیسفادەیەک لەم وەرزشە ناکات. باشە ئەگەر بۆ چ کاتێک بخەون باشە بۆ منە تا چەند زوو بخەون زوو بخەون یعنی لە دوای دەیشەوە یانزە ینی نەگاتە یەک و دوو چکە هۆرمۆنی تستۆستێرۆن لەو کاتە بە هیچ شێوەیەک چالاک نابێت کە چالاکش نەبوو ماسوولکە گەورە نابێت و بێجگەوە زیانەکانی ترشی زۆرن وەکەوەیە تووشی خەمۆکیەکە بەیانیان هەڵەسێ بێتاقەتە جەوی هیچ نییە ئەو ئستا ئەم نەخۆشیانی وا بڵاو بۆتە گشتی ئەوەیە کە شەوان خەوەکانیان درەنگە خەون یاک و منتەظەمنی هیچ خەوە. باشە تۆ پێم بڵێ یاریزان هەبوو هات بێتە ئێرە لە ژێر دەستیەوە هەستت کردبێ ئەوە شەو نەخەوتووە؟ بەڵێ هەستەکەین یەکەم بێتاقەتە دوم ژێر چاویان ڕەشە بێت و چۆنە لی خەم دایگرتووە یان ئێمە زانینەوە هەتا بەیانی نەخەوتووە. هەمیشە ئەوتێ کە یاری لەش جوانی بۆ نەما کاپتنەکان ئەو قسەیەکان ئەڵەن یەک کاتژمێر بۆ ئێمەیە سێ کاتژمێر بۆ خۆتەکی دوایە جا کاتژمێرە بابەتی خواردن و بابەتی ئیسراحەتەکردنەکە ئیسراحەتەکەش بابەتێ لە بابەتەکانی خەوە زوو خەوتن ئەوە یعنی لە هەمووی گرنگترە. ئەتوانانی پێم بڵێ بۆ نە یاریزانێکی لەش جوانی پێویستە ڕۆژان 24 کاتژمێر چەند کاتژمێر بخەوێ باشتر؟ لە 24 کاتژمێرە 8 سعات بخەوێ بەڵام زوو بخەوێ ینی ئێستا 8 سعات لە سعات سەی بەیانیەوە بخەوێ بڵین هەتاکو دەی بەیانی هیچ سوودێکی لێوەرناگرێت مەبەستەکەوێت کە دوای دەی شەو یانزەی شەو تۆ بخەویت ئەو ساق هۆرمۆنی تستۆستێرۆنت بە جوانترین شێوە چالاکەوێ. ئەتوانی باها لەسەر بابەتی خەو قسە بکەین کەسێک کە چواری بەیانی ئەخەوێت تاکو دوانزەی نیوەڕۆ دوای سعات دوو بۆ نمونە دێ بۆ یاری هۆڵی لەش جوانی ئەمە تا چەندێک سوود لە یاریەکانە بین؟ من پێتە لێم نسبەیە کردی وەڵام 100 یان 100 هیچ سوودێکی زۆر خەتەرشە. زۆر باش دەست خۆش. بابەتی تەمەن ئێوە کە لێرە ئەو یاریزانانە دێن بۆ ئێرە لە چ تەمەنێک وەریانەگەن بۆ نەیاخۆ لە چ تەمەنێک یاری ئاسن گونجاوە خۆی ئەگە بین باس بکەین باسی وەرزش بکەین وەرزش تەمەنی نایە هەموو کەسێ دەبێ وەرزش بکات تاکو لەشێکی تەندروست و چالاکیە بێ بەڵام بۆ یاری لەش جوانی کە بتوانێم وەزنێکی زۆر هەڵبگرێ و ئەو ئامێرانە بەکار بێنێت دەبێ هیچ نەبێت لە 15 بۆ 14 بۆ 15 ساڵی تەواو کردبێت و لەشێکی تەندروستی هەبێ ینی هیچ مشکلەیەکی نەبێت 14 بۆ 15 ساڵ بێت بەڵام من ئەمێ ڕوو بکەمە ئەوانەی وا کەوا خوارد 14 و 15 ساڵن کەوا لین 12 و جاری منداڵن ئەگەر ڕوو لە دایک و باوکانیانەکەم ئەمان یعنی ئەوان ئێستا ئەم ئامێرە ئەلکترۆنیانە دەرچووە کە ناهێ لە مناڵەکانیان چالاک بوونیان ڕابکەن هەمووی تووشی قەڵەوی بوونا و لە ماڵەوە خەریکی شیرینی خواردنن ئەتوانن بێن بۆ وەرزش بەڵام وەرزشەکانیان تایبەتە بێ یعنی وەزن هەڵگرتن نیە ئەتوانێت ڕابکات پاسکیل بکات چەند وەرزشێک هەیە ئێمە خۆمان لێرە بۆی دائەنین ئەوانش دێن یعنی بەشدارە بن ئەم لە وەرزش. زۆر باش باسی بابەتی جگەرەکێشان بکەین زۆر جابینیومە لە پێش هۆڵی لەش جوانەکان جگەرەکەی بۆ نەجگەرە و ڤەیپ و ئەم دوو کەڵانە ئەکێشێ و ئەچێ بۆ یاری لە جوانەکە دواتر دێتە دەرەوە ڕاستە و خۆش دەکێشێتەوە ئەمە زیانی هەیە بۆ شێوەیە یاخود چۆنە کاریگەرێکی ئەمە چالاکی وەرزشیەکەی زۆر کەمەکات چکەکە جگەرێ بەڵێ زۆر کەمیەکات و چکەکە جگەرە ئەکێشێ سیەکانی هەمووی ئەگترێ ئێرەش پێویستی بە ئۆکسسیجینە پێویستە کە تۆ هەناسەت باش بێت فجگەرەی هەیە لە پێش یاریەکەیە یعنی ئەبینم لە پێش دەرگاکە جگەرەکەی فرێدا ئەنجا دێ یاریەکە وەلێتش بێتاقەتم مامۆستا ئەم یاریەم پێ ناکرێ ئەوە گشتی سەبەبەکەی ئەوەیە یعنی جگەرە و نەرگیلە و ئستا و فی پێش دەرچووە کاکە یعنی زۆر زەرەری هەیە بۆ گەنجان یعنی هیوادارم دوورکەونەوە لێ چەندێ دوورکەونەوە لێ ئەوەنە دەست خۆش
کەسێک کە بۆ نەکێشی زۆرە ئەوێت چاوریەکان بتوێنێتەوە باڵێ ئەم بابەتە چۆنە ینی چاوریەکە لە ڕێگای چیەوە دەرەکرێتە دەرەوە باڵێ ئێمە لێرە کە تەمرینی کاردیۆکە ئۆکسسیجینی بەرزە بێتەوە کە لێدانی دڵ بەرزە بێتەوە کە لێدانی دڵ بەرز بوویەوە لەگە هەناسەیە چاوریەکە ئەستێ بەڵێ اینجا هەیە دێ ئەلێ من یاری مەعیدەم بدەرێم و ئێرەم دابگرم بەڵام ئەو یاریە ئەو چاوریە ناستێنێ بەڵام یارمەتیەدا ئەو یاریانی کەوا چاوری ئەستێنێ دایمەنە و یاریانێکەوە هەناسەت بەرزەکە وەک ڕۆشتن حەبلکردن کاردیۆ پاسکیل هەر یاریەک هەناسەتی بەرز کردەوە تەنگە نەفەستی کرد ئەو یاریە بە تایبەتی هەر هەناسەت بەرزەوە بوو تۆ حیساب کە چاوریستانن دەست پێ کرد دەستخۆش سەرچ ئەگەر بمانەوێت بە شێوکی تەندروستانە لە شولارمان ڕێک بێ و تەندروستانە بژین دەبێ هەوڵ بدەین ئەمەی لەم بەرنمەیە بیستان بۆ چوونی دوو ڕاهێنەری لەرجوانی و پاڵەوانی عێراق بوون ئێستاش لایەنە پزیشکەکەی وەرەگرین کە ئاچینە لای پزیشکەکەی بەڕێز دووبارە سڵاوتان لەبێ عزیزان لە بەرگەی دووەمی بەرنمەکەماندا باسی سوودەکانی لەرجوانێکن لە ڕۆ پزیشکەکەیەوە ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە میوانداری دکتۆر مەلیک غازیمان کردووە کە بەڕێزان دکتۆری ئێسک و شکاوین پێمانەڵێ سوودەکانی لەرجوانی چییە کاریگەری هۆرمۆنات چییە و کاریگەری خواردنە تەواوکارەکان چییە لەسەر یاریزانانی لەرجوانی دکتۆر جان بەخێر بێت سپاسانەکەم سپاس بۆ ئامادەبوون زۆر سپاس تۆ پێچێت تۆ ژیاری لەرجوانی بکەی ماشەڵڵا لە شولار زۆر جوانە پێشتر کردووە بەڵام ئەماوەیە بنی داوامشتە وازمێنەوە ڕاستی کاتمان کەمە دکتۆر باسی ئەوە بکەین سوودەکانی یاری لەرجوانی لەسەر جستەمان چییە و وەرزش بە شێوەشی گشتیش بۆ وەڵامی پرسیارەکە بە وتەی زانای بەناوبانگ یۆنانی هیپۆکریت کە بە باوکی پزیشکی دانرێت دەڵێت هەر ئەندامیشی لەش ئەگەر لە جوڵەیە بێت ئەوە لە گەشەکردن و لە چالاکبوون نابێت و هەر ئەندامیشی لەش ئەگەر بێت و لە چالایشێ نەبێت لە حرەکەیان نەبێت ئەوە بەرەو پوکانەوە و بەرەو ضمور و بەلەو ناوچوو نەچێت باشە دەست پێکەین باسی ئەوەکەین ئێمە بێت جگەلەوەی کە یاریزانان کاڕۆم بۆ یاری لە جوانی جگەلەوەی کە لە شولارێک و ماسوکێکی جوانیان پێبەخشێت جگەلەوەی کە هەندێک کەس ئەڕۆم بۆی کە کێشی لەشیان داگرن چەند سوودێکی پزیشکی هەیە چەند سوودێکی هەیە بۆ تەندروستی ئێمە باشە دەست پێکەین بە نەخۆشیە درێژخایەنەکان یاری ئاسن یاخود یاری لە جوانی یاخود هەرو جۆرە وەرزکردن یەک بە شێوازێکی گشتی لە نەخۆشیە درێژخانەکانەمان پارێزیە نەخۆشی شەکرا لە نەخۆشی زەخەت لە نەخۆشی ئەوانەی کە چاوری خێنیان بەرزە زۆر باش وەرزش بە شێوازێکی گشتی سووری خوێن چالاکەکات ئەو چاوریە سوودبەخشەکان لە خوێنە زیاد دەکات وەکو چاوری SDL و هەروەها لە هەمان کاتە چاوری زیانبەخش کە LDL پێوترێت دایەگرێت ئەمانە بۆی کە لە نێمە لە نەخۆشیەکانی دڵمان پارێزێت ئەگەر لەلایەنی مێشکەوە باسیکەین مێشک چالاکەکات خانەکانی مێشک بە بەردەوامی چالاکە بن خانەی نوێ دروستە بن کە ئەمە داهاتووە لە نەخۆشی زەهێمەرەمان پارێزێ دکتۆر لە ڕووی دەرونیشەوە ئەو کەسانی کە چن بۆ یاری لەرجوانی هەستەکەم دەرونیان ئارامە ئەوەش کاریگەری هەیە زۆربەی پزیشکە دەرونیەکان وەکو ڕێگە چارەیەک لە باتی دەرمان وەرزشە نووسن بۆ نەخۆشەکان وەرزشی لەرجوانی لەبەرەوەی لە کاتی وەرزشە هورمۆنەکانی ئەندرۆفین هورمۆنی دۆپامین ئەم دوو هۆرمانە کە بەرپرسن لەوەی کە بکەن کە سوودێک بگەین بەو کەسە کە دەرونیشی ئارامی هەبێ لە قەلەقی پارێزێ یاخود لەوەی کە تووشی سترێسی کەمترە بن ئەم هورمۆنانە بەرپرسن لەسەر ئەو شتانە زۆر باشە دکتۆر دکتۆر بابێنە سەر بابەتێکی تر ئەوش مادە تەواوکەریەکانە یاخود پرۆتینە تەواوکەریەکانە لە ئێستادا زۆر جار ئەبیستین کە یاریزانانی لەرجوانی ئەڕۆن بۆ هۆڵەکانی لەرجوانی و ئەو تەواوکەرە خۆراکەکان بەکاردێنن وەکو پرۆتینەکان ئەگەر پێمان بڵێ بە شێوژی گشتی پرۆتینەکان چییە و چۆن ئیشەکەن لەسەر جستەمان لە ڕاستیدا ئێمە دوو جۆر پرۆتینمانێت ئەو پرۆتینانی کە ئێمە لە خواردن و ئەو شتانی کە بەکلین کە ئەیخۆین دەستمانەکەوێ بەشێکی سروشتی کە وەرەگرین بە شێوازێکی سروشتی لە خواردن جۆرێکی کەش هەیە کە ئامادەکراوە بە شێوازی پاودەر لە بازاڕ ئەیفرۆشن ئەوە جۆری دووەمە بێگومان ئێمە با بڵین ئەگە باسی ئەوکەین مرۆڤ لە ڕۆژێکایە بە پێی وەزنی با بڵێن پێی کێشی کەسەکە 9 گرام بۆ 2 گرام بە پێی کێشی کەسەکە واتە ئەگەر کەسێک کێشی 50 کیلۆ بێت فەرقێکا لەگەڵەوەی کەسی کێشی 100 کیلۆگرام بێت بێگومان بڕی پرۆتینەکە جیاواز دەبێت هەروەها ئەگەر باسی ڕەگەزی کەسەکە بکەین ڕەگەزەکەش کاریگەریە بێ هەروەها تەمەنی کەسەکە کە ئێمە لە تەمەنی منداڵە نابێت بەکار بێ ئەم جۆرە پرۆتینانی کە لە بازاڕ ئەفرۆشێت زیاتر ئێمە هەوڵ دەین با بڵێن یاریزانان
ئەو پرۆتینەی کە دەستیان بەڵێن پێویستیان پێێتی بتوانن لە ڕێگەی خواردنەوە دەستیان بکەوێت. چکە دایما ئەگەر سەیری ئەو پاودەرانی کە لە بازاڕی فرۆشن ئەو پرۆتینانە لەسەر ئینسراوە دایەتری سەپلمنت واتە یعنی وەکو تەواوکەری خۆراشیە جێی خۆراک ناگرێتەوە ئەبێ ئەو بزانین. دکتۆر پێم بڵێ ئەو پرۆتینانە کاریگەریان لەسەر چه ئەندامێکی جەستەمانە بێ بە شێوەیەکی گشتی وەکو بۆنە لەسەر گورچیلەکانمان کاریگەریە بێ لەسەر بڵێن گەدەمان کاریگەریە بێ پرۆتین بە شێوازێکی عام دەبێ بزانین کاریگەری ڕاستەخۆی لەسەر گورچیلەکان ئەبێت ئەو کەسانی کە نەخۆشی گورچیلیان هەیە دەبێت بڕێشی تایبەت کە بڕێکە حەسەب بڵێن وەزنی کەسەکە بەکار بێ بۆی کاریگەری نەکەوێتە سەر گورچیلە ڕاستەخۆ هەروەها بە شێوازێکی گشتی وەک باسمان کرد بتوانین پەنابەرینە بەر پرۆتینانی کە لە خواردن لە شیر و لە هێلکە و لەو بابەتانە. دەستخۆش دکتۆر پرسیارێکی تر هەیە ئایا ئێوە وەکو چۆنەڵەیە کە پزیشکی ئێسکوشکاوی ئایا ئەکرێ یاری لە جوانی لەبەری ئەوەی سوودمان پێ بگەێنێ زیانمان پێ بگەێنێ؟ خۆی لە ئەسڵا یاری لە جوانی یان وەرزش بە شێوازێکی گشتی کە کەسێک بۆیە ڕات مەبەستلی ئەوەیە کە لە شولارێکی تەندروستیە بێت کە سیحەتی باش بێت بەڵام بەداخەوە هەندێک کەس لە بڕیەوەی ئەم مەبەستە بپێکن ئەڕۆن لە یاری لە جوانیە بە تایبەتی ئەگەرم بابەتەکەمان ئەوەیە ئەڕۆن هورمۆنات بەکاربێنن جا بە شێوازی حەبێ یا بە شێوازی دەرزی کە زۆر بەربڵاوە ئەمە لە پای چیەوە دێ یاریزان ئەوەیە کە ئەڕوا بۆ یاری ئاسن یاخود بۆ یاری لە جوانی ئەوێ بە ماوەیەکی کورت لە شولارێکی زۆر گەوری هەبێ ماسوولکەیە زۆر گەوری هەبێت و بەداخەوە هەندێک لە ڕاهێنەران هەمووی باس ناکەین چکە زۆربەی ڕاهێنەران ئێستا ئاشنان بۆ شتەکە کە ئەزانن کە هورمۆن لە هەموو جیهانە قەدەغە کراوە بۆ یاری لە جوانی کە خۆی لە ئەسڵا گەر باسی ئەو بکەین هورمۆن وەکو چارەسەری پزیشکی بەکاردێت ئەو کەسانی بۆن کە گەشیان وەستاوە مناڵن گەشیان وەستاوە هورمۆنی گەشیان پێدرێت ئەو کەسانی کە کێشیان هەیە با بڵێن لە سێکسکردن و کێشیان هەیە لەو بابەتانە هورمۆنی تستۆستێرۆن وەکو چارەسەر بەکاردێت لەو حاڵە وەکو چارەسەر بەکاردێت. دکتۆر ئەگەر باسی هورمۆنەکان بکەین کاریگەری هورمۆنەکان چییە لەسەر کەسێک یاری لە جوانێک ئەو هورمۆن بەکاردێنێ چوزام دەرزی بەکاردێنن یاخود بە شێوەیەکی تر بەکاری بێنن ئەو کاریگەریانە چین؟ ئێمە لەشی مرۆڤ خۆی گەورە بە شێوازی دروستمانی کردووە کە سیستمی هورمۆنی با بڵێن میحۆری هورمۆنی کە لە ژێر مێشکەوە دەست پێکات کۆنتترۆلی هەموو هورمۆنەکانی لەشکات ئێمە کاتێ هورمۆن بەکاردێنین هورمۆنێکی دەرەکی بەکاردێنین واکە ئەم میحۆرەتێک بچێت بە تایبەتی لە پیاوانە ئەگەر بێت ئەو هورمۆنەکە تێک چوو واکات هورمۆنەکانی لەش هەمووی بە سیستمێک ئەو سیستمی کە دروست کراوە بڵێن تێک بچێت کاریگەریە بێ لەسەر ئەوەی کە ئەو کەسە تووشی نەزۆشی بکات کاریگەری ئەوە بێ لەسەر ئەوەی کەسە پرچی بروتێتەوە لە پیاوانە تووشی بابەتێکێکا پێوتێت تەفەدی یاوەتا گەورەبوونی مەمک لە پیاوانە هەروەها کاریگەری تریشی هەیە لەسەر پێست بە شێوازێکی گشتی واکات ئێمە چوری پێ زیاد بکات مەساماتەکانی پێزدا بخات تووشی زیبکەیان بکات لە هەندێک کەسایە واکات کە هورمۆنی ئێسترۆجین زیاد بگێت هورمۆنی ئێسترۆجین واکات کە ئێمە تووشی پوکانەوەی ئێسک ببین ئەو تایبەتی ئەوانەی کە تەمەنیان گەورەیە. زۆر باشە دکتۆر ئێوە وەکو پزیشکی بەدەرلەوە دکتۆر ئێستا تۆ وەکو پزیشکێک ینی چۆنەڵێ ئامۆژگاری کەسێک کە ئێستا سەری ئێماکە یاریزانی لەش جوانیە تۆ وەکو پزیشکێک ئامۆژگاریەکی کە بە هیچ شێوێک دەرزی هۆرمۆنات بەکارنێنێ ئامۆژگاریانەکەی بە هیچ شێوێک دەرزی بەکارنێنن دەرزی هۆرمۆنات بۆ یاری لە جوانی لە هەموو عالەمە لە هەموو جیهانە هورمۆنات منع کراوە بەکار بێت بۆ یاری لە جوانیت زۆر باش تەنها وەک باسمان کرد پەنابرێتە بەر نیزامێکی غیزایی تەواو واتە دایتێکی باش هەروەها پرۆتینی ئامادەکراوە ئەگە سەرچاوەکەی زانراو بێت چکە ئەو پرۆتینانە وەک باسم کرد وەکو تەواوکەری خۆراشی چکە هەندێک کەس بۆ نمونە لە ئاستێکی زۆر بەرزان لەوێ نەتوان ئەو بڕۆ پرۆتینە لە خواردنە دەستیان بکەوێت لەوێ نەتوان ئەو بڕە کانزایانە شەرت نییە هەر پرۆتین بێ وەکو خۆی بۆ نمە چەند کانزایەک چەند ڤیتامینێک هەیە لەوێ نەتوانێت دەستی کەوێت ئەواتوانێت پەنابرێتە بەر بەکارهێنانی پرۆتینەکان بەڵام بەکارهێنانی دەرزی لە هەموو جیهانە بە هەموو شێوەیەک قەدەغەیە چونکە لێکەوتەی زۆری هەیە بۆ لەش کەواتە هیچ پێویست ناکات ئێمە خۆمان تێک بدەین ئەو کاری ئەو هۆرمۆنانەی لەشمان کە بە شێوەیەکی سروشتی لە لەشمان دروست بۆ تێکی بدەین و بچین دەرزیەک بەکاربێنین دەرزێکی هۆرمۆنی لە پێنا ئەوەی کە زووتر لەشمان گەورە بێ یاخود هەر شتێکی تر پێویستە بەشێکی تەندروستانە حاڵەتەکە جێبەجێ بکەین. کاکڕێبین ئەمە ئاماژە بە شتێ بکەم هەندێک جار ئێمە خۆتان زان یاری لە جوانی هەموو ماسوولکان بەهێزەکە و گەورە ئەکات بەکارهێنانی هۆرمۆن لەگەڵ یاری لە جوانی لە هەمان کاتە لەوەیە ماسوولکەی دڵش چکە دڵش هەر ماسوولکەیە گەورەی بکات زۆر جارە بیستین ئەگەر ئێوەش بیست بێتتان جەنابتان سێرەکەی تەمەنی گەنجە 25 ساڵە
لە ناکاو ئەمرێت زۆر جار ئەو ئەوەستێت ئەمە لە چیەوە دێت ئەوە نە بڵێن هورمۆن بە شێوازێکی زۆر بەکاردێنێت وا کات کە دیوارەکانی دڵ زۆر گەورە بێت ئەگەر بڵێن نەشی کوژێت ئەوە لەوە تووشی سستی دڵی بکات تووشی عەزی دڵی بکات دەستخۆش دکتۆر پێم بڵێ ئێوەکو پزیشکی ئێسک و شکاوی لە چ کاتێک یاری لە جوانی بۆ نەخۆشەکانە نووسن ئەگەر بێت و باسی ئەو بکەین بە تایبەتی باسی ئێسک و شکاوی بکەین زۆر جار نەخۆش خۆتانزان کە تووشی شکاویە بێت ماوەیەکی زۆر دەستی با بڵین لەگەچە بێت یاخود ئەوەی کە ناجوڵێنێت کە دوایەوەی گەچەکە یەکرێتەوە ئەو ماسوولکانی ئەو ناوچەی کە ئێمە لە بیدایەتەوە باسمان کرد هەر شتێ بەکارنی هە ئەپۆکێتەوە ماسوولەکانی پۆکاوەتەوە ئێمە لە هەوڵین لە سەرەتایە چەند تەمارینێک و چەند ڕاضیشی بۆ نووسین بۆی بتوانێت ئەو جوڵانی کە دەستی ئەو جوڵانی کە لە پێ هەیە لە دەستی داوە بکات هەروەها پاش ماوەیەک دەستەکەین بە بەهێزکردنی ماسوولەکان دووبارە ئەمە لە دوای شکان لەو کەسانی کە سەوەفانیان هەیە باڵێن لە ئەژنۆیانە یاخود لە پشتیانە تووشی ئازارە بن چەند یاریەکیان بۆ دەنارێت خۆتانزان چەند یاریەکی بۆ دەنارێت ئەو یاریانە نابێت زۆر قورس بێت چەند ڕێنمایەکە کە سوار دەرز نەکەوێت یان بڵێن توالێتی غەربی بەکاربێنێت لە جیاتی شەرقی و یاریەکان یاری سووکە بن بۆ ئەو کەسانی کە کێشەی میزلاق و پشتیان هەیە باشترین چارەسەر وەک باسمان کرد بریتە لە مەلەوانیکردن و ڕاضە بۆ ئەوەی ئەو ماسوولکانی پشت بەهێز بێت ئەو کەسانی یاری چین با بڵێن یاری تۆپیانەکەن بە تایبەتی تووشی بچرانی با بڵێن بەستەری پێشەوە ئەژنۆ بن باشە پێش ئەوی نەشتەری گەرگی بکەن ئێمە پێیانەڵێن کە ماسوولکی ڕام بەهێز بکەن پاش نەشتەرگەریش بۆ نمونە هەندێکەیە چاندنەوەی ئەو بەستەراکەن ئەوە داخلی کۆرسێکی ڕاضیە بێ ڕێهابڵتێشنێکی باشی بۆ ئەکرێت بۆ ئەوەی بتوانێت لە سەرەتایە هەموو جوڵەکانی ئەژنۆی بگەڕێتەوە دواتر ماسوولکەی بەهێزەک بێتەوە باشە دەستخۆش دکتۆرجان سپاس ئەمڕۆ ماندوومان کردی دەستخۆش بەڵێ ئازیزان ئەوەی ئەمڕۆ جۆتان لێ بوو تەواوی بەرگە و بابەتەکانی بەنامەی ساڕێژ بوو کە لە دوو بەرگە پێکات بوو سپاس بۆ دکتۆر مالی غازی کە پزیشکی ئێسک و شکاویە ئەمڕۆ لەگەڵمان ئامادە بوو تا بەنامەیەکی تر بەخواتان ئەسپێن خواتان لەگەڵ دووبارە سپاس دکتۆرجان بەخێر